بینەرانی بەڕێز و خۆشەویست ئەم کاتتان باش خۆشحاڵم کە بەرنمەیەکی نوێی دووتوێ ئێمە و ئێوەی بەڕێز و خۆشەویست کۆکاتەوە. بەڕێزان و خۆشەویستان، وەکو بینەرە هەمیشەی و خۆشەویستەکانی ئەم بەرنمەیە ئاگادارن کە ئێمە لە میانی بەرنمەکانە جارجار لەسەر ئەزمموی نووسەر و ئەدیب و هەروەها کەسانی خاوەن کتێبەوەستین. بۆ ئەم بەرنمەیە لەسەر ئەزمموی نزیکەی نیو سەدەی شاعیرێک و نووسەرێکی گەوری خۆمانەوەستین کە بەشداریەکی زۆر باش و گەورەی کردووە لە بنیادنانی ئەو کۆشکە گەورەی شعر و هەروەها نووسینی کوردی. لەتیف ئەحمەد ناوێکی ئاشکرایە بۆ هەمومان، هەر لە مناڵی باخچەی ساوایانەوە کە شعرەکانی ئەویان لەبەرە و بە گۆرانیە ئێڵێن، یاخود لە تەلەڤیزۆنەکانە گوێبیستی گۆرانەکان ئەبن. لەوێەوە هەتاو کۆگاتە ئەو پیرانەی کە لە شۆڕشی ئەیلولەوە ئاگاداری ئەدەبیاتی کوردین و ئاگاداری گرسەندن و کڵپەسەندنی ئەدەبی کوردین. لەتیف ئەحمەد ناوێکی ئاشنایە، ناوێکە کە ڕۆژانە بەرگوێمانەکەوێ و لە ڕێگەی شعرەکانیەوە، لە ڕێگەی کتێبەکانیەوە، لە ڕێگەی ژیانە تایبەت و وەروەها لە ڕێگەی هەڵسوکەوتە کەسێتەکانیەوە کە خۆشەویست و نزیکە لە دڵی هەمومان ئاشنایە بە هەمومان و نزیکە لێمان. لەم بەرنمەیە و هەروەها لە بەرنامەی داهاتووتریشا لەسەر ئەزممونە دەوڵەمەند و دوور و درێژەکەی مامۆستا لەتیف هەڵمەت ئەوەستین کە ئێستا لە ستۆدیۆ لەگەڵمانە. مامۆستا بەخێراتن دەکەم. خۆشحاڵم کە بانگێشتان کردووم بۆ ئەم کەناڵە و بۆ ئەم بەرنمەیە کە بتوانین مەجلیسێکی ڕۆشنبیری جوان لەگەڵ بەڕێستانە بۆ بینەران ساسکەین. سپاس بۆ تۆش مامۆستاجان. تەبان من زیاتر خۆشحاڵم لەبەرەوەی لە بەرنمەکان میشە هەوڵەین لە ئەنجامی گفتوگۆی نوێەوە و هەروەها لە ئەنجامی پرسیاری نوێەوە هەوڵ بین شتی تازە لەسەر ئەزمموی ئێوە بڵین. بەڕاستی من نزیکەی 2 هەفتەیە لەگەڵ شعرەکانی تویاژیم، لەگەڵ نووسینەکانی تویاژیم، تەنانەت چیرۆک و شعری مناڵانەکانیش لەگەڵ ئەوانش ژیاوم. لەبەرەوە خۆشحاڵم بەڕاستی کە لە بەرنمەکەمە ئامادەی هەوڵەین لەم بەرنمەیە خۆت وتت بەرنامە نەبێت، چکە بەڕاستی ساویلات و تەلەڤیزۆنەکانم بووە بە تەسەنوع و مۆنتاژ و ئیفێکت و ئەمانە وای کردووە کەمتر خەڵک کەس بە دانیشتنێکی لە دڵەوە بکەن لە نێوان دوو کەسە. من هەوڵەیەم دانیشتێک بێت لە دڵەوە لە نێوان کەسێکا کە هەندێک پرسیاری هەیە لە مەجلیسێکی ڕۆشنبیری بەتاکید. حەزەکەم لەوە دەست پێ بکەین کە هەمووانی کە ئاگاداری تۆن چاپێکوتنەکانی توان خوێنێتەوە یاخود تەنانەت شعرەکانی توان خوێنێتەوە هەستەکەن کە مناڵیەکی دەوڵەمەند ژیاوی و لە ماڵێکی جەنجاڵ و هەروەها لە ماڵێکی سیخناغ بە ئەفسانە و بە چیرۆک و بە حەکایەت و بە خورافە ژیاوی. پێم وایە بێ لەوەیە هاوبەشی لەگەڵ گابریێل گارسیا مارکیزی کۆلۆمبیا کە هەردووکتان قوڵایی ئەدەبی خۆتانی جێڕنەوە بۆ مناڵی و بۆ خورافەت و بۆ چیرۆکەکانی نەنک و باپیرە و باوکەوانە. پێم وایە بێ لەوەیە هاوبەشن. چۆن بەس لە مناڵیتەکە حەزەکەم بە ئاگاداری مناڵی بین؟ وڵاهی هەر کەسێک و جۆرێک مناڵێتی خۆی ژیاوە و هەندێکی لەبیرە و هەندێکشی لەبیر نییە، بەڵام من ڕەنگە هەموو منداڵێتی خۆمم لەبیر بێ. من باوکم شێخێکی ڕۆشنبیر بوو کە چاوم کردەوە، ماڵمان پڕ لە کتێب بوو و باوکم شێخێک بوو چارەسەری نەخۆشی ئەکرد، وەکو با بڵێن چۆن ئێستا دکتۆر پزیشکەکان عیادەیان هەیە، تەکیەکەی باوکم بوو بە با بڵێن عیادەیەک بۆ چاکردنەوەی نەخۆشی شێت و مەسەرەن با بڵێن گرانەتا و تەنانەت ئەوانەی ئەو ئافرەتانەی ڕێزم هەیە بۆیان کە مناڵیان نابوو ئەهاتن بۆ دوعا، ئەوانەی مناڵیان ئەبوو ئەهاتن بۆ چ لە بڕ، ئەوانەی پەرکەمیان بوو فێیان بوو شێت بوون هەبوو زنجیر لە مل بوو ئەهات ئەیان هێنا بۆ ماڵمان هەفتەیە 2 هەفتە 3 هەفتە مایەوە و چاکیش ئەبووەوە و نەخۆشانەیەنا با بڵین بە شێوەیەک لە شێوەکان بڵین لە دارەمەی تایان هێنا، بەڵام چاک ئەبووەوە. من لەناو ئەم ئەفسانانەیە ژیاوم. باوکم دارە ئاسایەکی هەبوو، هەمیشە با بڵین ئەی خوێن بەو نەخۆشانەیە کەیان هێنا لەم ئەم دارە ئاسایە، یعنی
شتێکی خۆشیشی لە پشتەوەیە جارێکیان زۆر چاکم لە بیرە ماڵمان ئەو دەمە لە کفری بوو بەڕێوەبەری بەیتەری ینی کفری نەخۆشیێکی دەرونی هەبوو پێیان وتە بوو ئەم شێخە ئەتوانێت چاکت کاتەوە هات بۆ ماڵمان ینی داوای لە باوکم کرد کە با بڵین دوعای بەسەرا بخێنێ باوکم دەستیدا دارە ئاساکەی بەڕێوەبەری بەیتەری کفری ڕای کرد وای زانی باوکم لێیە ئێمە من و کەسێکی کەمان لە باڵەوە دوای کەوتین وتمان بۆ ڕۆی ئەڕاکەی وتێ شێخ لێمەیە وتمان نا دوعات پێ خوێنێ هاتەوە ئەو ینی لە برا مەسیحەکان بوو چاکیش بووەوە کە باوکم چەند ئێوارانێ بەسەریا خوێن چاکیش بووە جاما چێتە خانەی ئەفسانەوە ئەچێتە خانەی حەقیقەتەوە کەسێک باوەڕ ئەکا یا باوەڕ نەکا من خۆم شایەتی ئەو حاڵە بوو باوەڕم پێێتی تۆ لە مناڵی ئەمسا ڕۆژانە بەروێنەی سیر کەوتوی کە ڕەنگە بۆ مناڵێکی ئاسایی زۆر بخانێت تاوەکو وێنەی بۆ نمونە کەسێکی پەرکەم گرتو یا کەسێکی فێلە هاتوو یا کەسێک کە نەخۆشە تووشی نەخۆشی نەخۆشی پێز یا شتێکی لەم بابەتەوە تۆ ڕۆژانە بەرەمێوان ئەم وێنانە کەوتوی ئەم وێنانەش ئۆتۆماتیکی ینی خۆ بەخۆ ینی نەخشیان هەبووە لەسەر دەوڵەمەندکردنی وێنەی شعری لای تۆ بەبێ گومان من ئەو میوانانە کە ئاهاتن چەند کەسانێکیان لەگەڵ بوو جاری وا بوو پیرەمێردێکیان لەگەڵا بوو ئەو نەخۆشانە جاری وا بوو پیرەژنێکیان لەگەڵا بوو چیرۆکیانە گێڕایەوە چیرۆکی ئەفسانەیانە گێڕایەوە من وام لێ هات لە گێڕانەوەی ئەو چیرۆکانەوە کە ئەیان گێڕایەوە لە ناو خۆیانە دا ئەنیشتم لەلایەنە و گۆم لێگرتن و دواتر فێر بووم هەر پیرەژنێ هەر پیرەمێردێ ئەوە بە نەخۆشەوە ئاهاتن خۆم داوام لێکردن چیرۆکم بۆ بگەڕنەوە ینی وەکوتم ماڵمان ماڵێکی ئەفسانەی بوو نەکەر ماڵمان شارەکەشمان شارێکی ئەفسانەی بوو من بیرمان لە زستانە چەمێک لە کفریە بە زستان ئاوەکەی زیاکە دارهێنێ بەردهێنێ ئیتر هەموو شتێک هەرچی لە ڕێگاکەی بێ ئەیهێنێ ئیتر مناڵ و خەڵک ئەچوین سەیری ئەو ئاوەمانە کرد بیر مەجارێکیان پیرەمێردێ شتێکی گێڕایەوە ئەما چێتە خانەی ئەفسانەوە ناچێتە خانەی حەقەتەوە وتی جارێکیان ئەم ئاوە مناڵێکی لە لانکەیەکە هێناوە مناڵەکە پەنجەیەکی لە دەمیا بۆ بەشیر و مژیوێتی و ئەلێرەیە گرتومانەتەوە و نەمردووە بێگومان ئەمە چێتە خانەی ئەفسانەوە بەڵام ئەمە ئەگەر بیری لێ بکەیتەوە ئەمە مادەی چیرۆکێکە مادەی ڕۆمانێکە من لە ناوم ئەفسانانەیە گەورە بوو هەر ئەوەشە کە دوایی لە ڕوتێکی وەکو سوریالیزمە تەوزیفکردنەوەی ئەم ئەفسانانە بە شێوازی تر خۆی بخۆی هەیە بێش قسە لەسەر ئەواکەین بەڵام ئەوەی بۆ من جێگای تێبینیە تۆ زۆر باز لە حکایەتەکە ینی ئەو ئەتمۆسفیرە ئەو هەوایی کە تۆ تیا گەورە بووی لە ماڵەوەتانە زیاتر چیرۆک ئامادەیی هەبووە پێم وابێ بەس کە چی تۆ بەعکسەوەبی بە شاعیر ئایا شعریش ئامادەی هەبوو یا ئەوەی هەستم کڕۆم لەستەکەم چیرۆک زیاتر ئامادەی بۆ لە کاتێکا تۆ بووی بە شاعیر ینی کامیان ئامادەی زیاتر دواتر بووم بە چیرۆگنووسی مناڵ من لەناو چیرۆکی ئەفسانەی یا کە ئەچێتە خانەی چیرۆکی مناڵەوە گەورە بووم هەر مناڵێتی خۆشم خۆم چیرۆکم هەیە بە مناڵێتی خۆم خۆی چیرۆکە ئێمە جاران لە تەکێ ئاجگەرەدانرا ینی مناڵێکی لاسار بووم بەڕاستی ئەتوانم هەر ئەم شتانەی خۆم ئەم ڕووداوانەی کە خۆم دروستم کردوون ڕۆژێ لە ڕۆژان لە ڕۆمانێکە بیان خەمەکار یعنی وەکەوەی جارێ زۆر جار ئەچووم جگەرەکانم بەتاڵە کرد نیوەیم بەتاڵە کرد یا دەنکە شقارتم تێ ئەوڵی یا خوێم تێ ئەکرد و دوایی پڕمەکردەوە و هەندێ مرید و دەروێشی هین هەبوون ناسیا و ئەمت ئەو جگەرێ بکێشن ئیتراوانیش ینی متمانیان هەبوو وایە نزانی لە خۆشەویستی ئەو جگەرەیانێ لە پڕ جگەرەکە تەقیەوە بەدەم و ڕیشیانە ینی ئیتر وایان لێ هات جگەرەی تەکیەکەمان کەس دەستی بۆ ناورد ئەیانوت شێغڵەتیف یا شقارتە یا خوێی تێکردووە پیانەوتم شێغڵەتیف بەڵێ کەواتە لەگەڵەوەی کە چیرۆک ئامادەی هەیە بەڵام زیاتر ئامادەی چیرۆکەکان لە چیرۆکی مناڵانە ڕەنگەیەتەوە ئەی شعر ئامادەی هەبوو لە تێکەکەن بڵێ لە دایکیشمەوە و لە باوکیشمەوە جارێ حەزەکەم باسی دایکم بکەم هەموو کەسێک دایک مناڵی خۆی بە گورگانە شەوێ ئەخەوێنێ من ئەوەی لە بیرم بێ
دایکم گورگانەشەوەی بەدەگمەن بەکارەهێنا هەندێ بەیت و با بڵێن شعری فۆلکلۆری یا ئاینی بەکارەهێنا هەر بۆ نمونە کە خوشک و برا بچکۆلەکانمی ئەخەوانەوت بارانە بارێ نمنم ئەدا لە پرچی شەونم بارانە بارێ تاوتاو ئەدا لە زوڵفی حەلاو بارانە بارێ چینچین دەدا لە زوڵفی گوڵچین یا شتێکی دینی بەکارەهێنا عەبدولقاهر خەرقەی شینە ئۆغرەکە بۆ مەدینە لا ئیلاهە ئیلا الله عەبدولقاهر خەرقەی سەوزە ئۆغرەکە بۆ سەر ئەو حەوزە لا ئیلاهە ئیلا الله بەم تەواشیحە دینیانە بەم شعرە دینیانە خوشک و برا بچووکەکانمی ئەخستە خەو ئەمە حاڵەتێک بوو بۆ من هەمیشە گوێم لێگر هەمیشە لە پاڵ دایکما بووم ئەم ئیقاعی شعریە بارانە بارێ نمنم دەدا لە زوڵفی شەونم ئەمە بۆ من دنیایەکی تازە بوو ئەی باوکت باوکم خۆی شاعیر بوو هەمیشە و هەمیشە شعرەکانی سعدی شیرازی بستان و گوڵستان ئەوانەی ئەخوێندەوە بۆ ئەوانەی میوانەکانی کە هاتن ئەو نەخۆشانە و هەنێک دەروێش و مریدیش لە دەوری دائەنیشتن بۆ ئەوانەیە خوێندە و ئەیکرد بە کوردی خۆشی شاعیر بوو من شعرێکیم لە بیرە وام لەژێر کێوی دەردی دووری تۆ بەردێ لا ئەدەم دوو ئەتلێتەوە دەبەنگ و سستم وەک مەستی شەراب گوێم بە زەنگ یاد ئەزرنگێتەوە دوڕی دانەوێڵ بەستەی خەیاڵم بێ ڕووناکی ڕوت ناوەنرێتەوە هەر چەنیش بگرم من بولبولی دڵ لە عەشقی ڕووی گوڵ هەر ئەفرێتەوە ئەمە شعری باوکمە باوکم دوو کتێبی چاپکراویشی نیدا الحەق لەگەڵ معراجی ڕاستی ئەیتر من لەناو ئەو شعرانەی ئەوە چاومەڵێنا ئیقاعی شعر و ڕتمی شعر و نەزمی شعر فێر بووم مناڵی من مناڵیەکی شعری بوو یعنی بەڕاستی ئەگەرچی ئەبووە هەر ببی بە شاعیر ئەبوو هەر ببم بە شاعیر ئەگەرچی بە ڕۆژ زۆر هاروواج بووم ئیتر ئەوە هینەکانم بوو کە جگەرە موالیە کرد و شتی تریش لە هاروهاجی زۆرە لەو بابەتانە بە شەو گوێم لە باوکم ئەگرت لە مەجلیسەکەیە و گوێم لە دایکم ئەگرت لە شەوی درەنگا کە هینە بوو کە من خوشک و برا بچووکان مێخستە خەو ئەمانە هەمووی ئەتوانم بڵێم بە جوانی ڕەنگیان داوەتەوە لە شعرەکانما و بە تایبەتی لە ڕۆمانەکەما کە پەر بڵاوم کردوەوە ژنە جنۆکەکانی شێ مەحموو هەر باوکم ناوی شێ مەحمووە هەندێک لە مرید و هینەکانی وە ئەخەنە ڕوویە وایان ئەخستە ڕوو ئەو دەما کە ئەو شێخانە ژنی جنۆکە شێنن مەسەڵەن هەر بۆ نمونە وتوانە باپیرت ژنی جنۆکەی هێناوە یعنی ئەمە من لە ناوم ئەفسانانەیە ژێوم ئەگەر شعرەکانم پڕە لە ئەفسانە و ئەگەر پڕە لە گرێ و گۆڵ من داوای لێبردنەکەم چووکو من لە ناو ئەم هەموو ئەفسانەیە چاومەڵێنەوە مناڵێکی خۆش وایە ناخۆش مامۆستا ئەتوانم بڵێم مناڵەیەکی زۆر زۆر خۆش بوو یعنی چووکو ماڵمان هەر دەم پڕ بوو لە مناڵ ئەو دەما شەمەنەفەرە بوو نەخۆشیان لە بەغاوە ئەهێنا بۆ ماڵمان لە جەلەولاوە ئەیان هێنا بۆ ماڵمان لە دووس خوورماتۆوە ئەیان هێنا بۆ ماڵمان شەمەنەفەر بە پاڵ کفریاتێ ئەپەڕی و ئیتر ئەو نەخۆشانە جاری وا بوو مەسەلەن من شەو با بڵین سەعات دا و سا تەلەڤیزیۆن و شت نەبوو سەعات دا ئەگەر نووس بێتم بەیانی هەستاوم لە خەو فێرەکەم 4-5 مناڵ لە حوشەکەمانە یاری ئەکەن مناڵی ئەو میوانانە کە نەخۆشیان هێناوە بە شەمەنەفەر هاتوون بۆ ماڵمان زۆر لەگەڵیانە با بڵێن گونجاو بووم و ینی لەگەڵ ئەو مناڵانەیە ینی هەمیشە ئەو مەتەڵان و ئەو مەتەڵ و چیرۆک و حەکایەتانم بۆ ئەگەڕانەوە کە لە پیرەژن و پیرە مێردەکانم ئەبیست. بەڵێ ئێستا زۆرێک لە ئەدیبەکان کاتێک کە هەندێکیان ناڵێن زۆریان بە بەڕێژەش دیاری ناکەن هەندێکیان مناڵەیەکی ناخۆش ژیاون ئەم مناڵە ناخۆشیان بۆ بەسەرچاوێک بۆ ئەدەبیان بەڕاستی ینی مەرج نییە کەواتە مناڵێکی ناخۆشێکسان بێ بە ئەدیبێکی باش ئەکرێ مناڵێکی خۆش ئەدەبێکی جوان و ئەدەبیاتێکی جوان ژمەرهەم بێنە من دڵنیام یعنی مناڵەیەکی خۆش یا مناڵەیەکی ناخۆش ڕەنگە هەردووکی دەور ببینێ لەوەیە کە ئینسان ئەو مناڵە بێ بە نووسەر بەس من زیاتر بارودۆخی ماڵەوەمان
ئەو هەموو کتێبە باوکم جگە لە قورئانی پیرۆز چیرۆکەکانی پێغەمبەر قیسەس الئەنبیا تەنانەت ئینجیلێکی کوردی لە کتێبخانەکەی باوکما بوو تەفسیری بەیضای و تەفسیری زومەخشەری و تەفسیری جەلالەین و ئەمانە ئیتر شتێکم لەبیر نەچێ چیرۆکەکانی ئەلف لەیلەوە لەیلە تقریبا شەش حەوت جزمی بچووکی لە کتێبخانەکەی باوکما بوو من زۆر بەجوانی ئەوانەمە خوێندەوە جگە لەوە لەیلا و مەجنون و فەتحی قەڵای خەیبەر و حەیدەرنامە و غەزای بەدرالحونەین و وەفاتنامە و معراجنامە و ئەمانەم هەمووی خوێندۆ شیرین و فەرهاد و ئەمانەم هەمووی لە کتێبخانەکەی باوکما خوێندووەتەوە چونکو ئەمانە ئەو کتێبانە بوون کە من لێیان تێبگەم ئەگینە کتێبەکانی کە هەمویان تەفسیر و یا ڕاڤەی قورئانی پیرۆز بوون من لەوانە یعنی بە تەواوەتی لەو سەردەمی مناڵیە باش لێی تێناگەیشتم بەڵام ئەو شتانە بخوێندەوە ڕۆستەم و زۆراب ڕۆستەم و جیهانگیر ئەمانە یعنی کە هی شانەمەی فردەوسی و کرابوون بە کوردی ئەوانە بخوێندەوە. بەڵێ مامۆستا هینە ئەگەر بەراوردێکی مناڵی تۆ بکەین لەگەڵ مناڵی ئەم سەردەمەیە ینی سێرەکەی مناڵی ئێستا ئەو گەنجینانی لەبەر دەستانە ماوە ڕاستە بۆ نمونە ڕەنگە چیرۆکێکی وەکو شیرین و فەرهاد لەیل و مەجنون یا هەرێکێک لەوانە ئەو چیرۆکانی تر حەیدەرنامە چوزامەرێکێک لەو چیرۆکە دینیەکان بگرە ینی کە ئەمانە قوڵایی ئەگەر تۆزە ڕەهەندە ئایدۆلۆژیەکەی لێ دوورخینەوە بۆی کە بمانێ مناڵ تەسقیفکەین بۆی بێ بە دینێکی جا بەڵام ئەمانە خۆیان چیرۆکەکانیان قوڵە و ڕەهەندی زۆر قوڵیان هەیە بەڵام سا مناڵێم سەردەمە چیرۆکەکانی هەمووی بۆ بە سپۆنج بوو بە مۆڕایخەکان بۆ بەهانا مۆنتانا و چوزانم بە بێنتێن و کە ئەمانە بەڕاستی لە دەروی کولتوری ئێمە هاتوون کە ڕەنگە ڕەبتێکی زۆر زۆریان بە کولتوری ئێمەوە نەبێ یعنی مناڵی ئێمە ئێستا بەڕاستی گەنجینەیەکی ئەدەبی گەوری لەبەردەستانی بۆی لە داهاتوام کە ئەم کەسە بتوانێت ئەم کەسە قوڵکەوە و ڕەبتی کاتەوە بە ڕەگە کولتوریەکانی ئێمە و نازانم تۆ تا چەند تێبینی ئەمەت کردووە. من شتێکی کەش ئەخەمە پاڵ قسەکانی بەڕێستان مناڵی ئێستا بێبەشە لەو یاریانەی کە جاران ئەمان کرد هەر بۆ نمونە دروستکردنی کۆلارەیەک لەو سەردەمەدا یعنی خەیاڵێکی فراوانی ئەویست کۆلارە دەوری فڕۆکا بینێ لە عەرزا دروستی ئەەکەی هەڵی ئەی بۆ ئاسمان جاران ئاگرێکە بوو لە کاغزێکی تەنکە مۆمێکمان ئەخستە کاغزێکی تەنکەوە و لولمان ئەکرد و ئەمان بەست بە دەزووی کۆلارەکەەوە و جاری وا بوو 4 5 6 پێمانەوت فەنەر لە گەرمیان لە شاری کفری پێیانەوت فەنەر 6 فەنەریان فەنەرمان ڕەوانەی کۆلارەکە کرد جا ئەمە شتێکی خۆشی تایە جارێکیان من ئاگادار نەبووم ماڵێک لە کفری بەو فەنارانە سوتاوە من ئەوە نەمزانی سارەیەکی پۆلیس لەبەر دەرگاکەمانەوەستا من لەبەر دەرگا بوو هەر پۆلیس و ئەفسەرێکی لێ هات و بە شاتەشات بانیان لێ ئەو هینە بکوژێن و بە تون و تیژی دایان لە دەرگاکەمان نەیانزانی ماڵی کێیە ئەفسەرەکە تازە هاتبوو بۆ کفری غەریب بوو دواتر بۆ سبەینێ هات بۆ لای بەوەکم و داوای لێبردنی لێکردوتی من نەمزانی ئەمە ئێوە ماڵە شێخونما بەس کوڕەکەت لە سەربان شتێکی وای کرد بوو دووسێ ماڵ سوتا بوو بەو فەنەر ئەمە مناڵی تێبینێکی تر کە هەمە لەسەر ژیانی تۆ دواتر کە تقریبا دژی ئەو ئاراستی ژیانی مناڵی خۆتەڕ ئەوەیە کە ئیقاع لە ماڵی ئەوە زۆر زۆر ئامادە بووە بەتایبەتی ئێوە بە طریقەت قادریش بوون یعنی زیکر و دەف و ئەمانە شعرەکانی دایکت ئیقاعیان تایە شعرەکانی باوکت ئیقاعیان تایە دەف خۆی ئیقاعی تایە زیکرەکان قورئان خۆی ئیقاعی تایە کەچی دوایی تۆ کەش لە خودا و شارە بچکۆلەکەمانە یەکسەر دژی ئیقاع وەستیتەوە دژی ئیقاعی بڵێن ئەو دژی وەزن و قافیا وەستیتەوە دژی ئەو ئیقاع ڕێکانە وەستیتەوە هەوڵی ئیقاعێکی ناڕێک بەرەمبێنی نازانم ئەمە تا چەند خۆ تێبینی ئەوە کردووە. شارە بچکۆلەکەمان دوو بەشە تقریبا تو بڵێم 24-25 قەسیدەی بە ئیقاعەوەیە 21 قەسیدەیشی ئیقاعی بەبەستم شعرەکانی دواترش لە دواتریش کە ئیقاعی نییە ئیقاعی ناوەوە هەیە ڕتمی ناوەوە هەیە باخ و گوڵزاری بەهاری بەختم کەوتە بەرتەمی هەناسەی خەزان ئەمە هەموو ئیقاعی ڕاستە من مەبەستم ئەو وەزن و قافیە و ئەو ڕیتمە کلاسیکیە کە پێشتر هەیە یعنی تۆ دوایتر شعری تۆ
زۆر ناباوە زۆر ئێستدەینە سەر ئەوە ئێستدەینە سەرەوە جامە بەسمەوەی نازانم تۆ چەند تێبینیوت کردووە یعنی ئەمە هەوڵێک هەوڵێک بۆ دەربازبوون لە ئیقاعی مناڵی لەو ئیقاعی کە لە مناڵی تاباو بوو یا شتێکی ناوشیارانە یان ناخود ئاگایانە بووە ئێستدەینە سەر ئەوەش بێگومان من لە ماڵی ئێمەیە شەوان زۆربەی شەوانی جومعە بە تایبەتی بە ڕەمەزان قەسیدەی بوردیە خوێنرایەوە مەولای سەلیم و زۆر جاریش مامێکم هەبوو زۆر شارەزا بوو لە دەفژەنینە لە کفری ئەو ئیقاعی دەفەی ینی ئەتوانم ئەگەر ئێستا بواە ڕەنگە لە گرەوەکانە یەکەمی بێنایە من ئەوە ژیانی مناڵیم کاتێک گەورە بووم لە دنیای ڕۆستەم و زۆرا بوو غەزای بەدر الحونەین و ئەلف لەیلە و لەیلە و ئەم ئەفسانانە دوور کەوتمەوە لە پڕ جەبران خەلیل جەبران و میخائیل نەعیمە و ئیلیاس ئەبوو شادی و یوسف الخال و ئەدۆنیس و ئینس الحاج و بەدر شاکر سەیاب و بڵند الحەیدەری و نازک المەلایکە و عەبدولوهاب بەیاتی و گۆڤاری شعری لبنانی و گۆڤاری ئادابی بەیروتی و ئەمانەم دۆزیەوە ئیتر یعنی بەڕاستی وەکو یەکێک لە دامێنی کێوێکا بێ وا بزانێت دنیا هەر ئەو کێوەیە ئەو دامێنی کێوەیە دواتر سەرکەوێ بەسەر لووتکەکەیە و سەیری ئەو دی و بکە ببینێت دنیایەکی گەورە لەو دیوی لووتکەکەوەیە من ئاوا بووم من مناڵەتیم لەم دیوی لووتکەکەوە بوو بەڵام کە بۆ ئاگا هاتمەوە چوومە ئەو دیوی ئەو تێبینێن بۆیە لەسەر ئیقاع يعني ئێستا ئەگەر بۆ نمونە شاعیرێکی وەکو حەمە عومەر عوسمان ئەگەر بەراوردی کەین بە تۆ تەواو زۆر کەم بەرهەمە لە چاوتۆیە بەڵام ئەو زۆر یعنی وابەستەیە بە ڕیتمە کلاسیکەکانەوە ینی تەسەوەڕ مەکرێ بۆ نمونە ئەبوایە شاعری تۆ بۆ نمونە ئەگەر حەمە عومەر لە ئەجوای وەکو تۆ بژیا تەبعی بوو بڵین ئەوە ڕەنگە ڕیتم تەسیرە بەڵام تۆ ڕێک دژی ئەو ریتمە کلاسیکیەوە وەستایتەوە ئەمەش وەکو خۆت ئاشکرات کرد بە کاریگەری خوێندنەوەی شعری عەرەبی بە کاریگەری خوێندنەوەی شعری عەرەبی و لە بیریشت نەچێ هەر کەسێ زۆرینەی با نەیکەینە لە سەداسەد زۆرینەی ئەوانەی لە بارودۆخێکی تونوتیژە پەروەردە ئەبن دواتر هەوڵێن لەو بازنەیە خۆیان دەرباسکەن لە ماڵی ئێمەیە سیرکردنی کچێکی جوان حرام بوو ئەمە بەنسبەت منەوە کە گەورە بووم ئەمە ئەبوو باز لەو بازنەیە بدەم بەنسبەت لە ماڵی ئێمەیە ڕەنگە حرام بوو بێ ئەگەر لە شعرێکە باسی جوانی کچێک بکەی یا باسی خۆشەویستی کچێک بکەی من دەبوو لەو بازنەیە ڕزگارم و بێمە بازنەی ئەم دیوی چیاکە و باز دەمە ئەو دیوی چیاکەوە وا بزانم ئەوەشم بە جوانی ئەنجامدا و توانیم کللتورێکی ماڵی خۆمان بپارێزم لەگەڵ خۆما بیهێنم کللتورە ڕۆحیەکە وەکو شێوەیەکی سۆفیانە بیپارێزم کە لە زۆرینەی شارەکانمان ڕەنگی داوەتەوە و بیشتوانم سوود لە ڕۆشنبیری پێشکەوتن خوازی جیهانیش وەرگرم و وا ئەزانم زینوەتی شعرەکانیشم لەو ئامێتەکردنەیە ئەگەر هەر بایەخم بە شعری نوێی جیهانی باە یا هەر بایەخم بە شعرە ئاسایەکەی ماڵی خۆمان باە شعرەکانم شتێکی ئاساییە بوون و ڕەنگە وەکو ئێستا ئەو جێگەیان هەیە ئەو جێگەیان نەبووایە کە ئێستا هەیەە بەڵێ باوەسا کاریگەری تۆ بە شعری عەرەبی ئەو شعرە ئەو مەوجەنوێی کە دەست پێەکە ینی هەر لە ڕووی فۆرمەوە کاریگەری کردە سەر تۆ یا لە ڕووی ناوەڕۆکیشەوە بابەتی تازەی پێیایی یا چاوی کردیتەوە بەسەر کۆمەڵێ بابەتا کە ڕەنگە بۆ ئەو کاتە بۆ شعری و کاتە گرنگ نەبوو بن ینی لەسەر ئاستی فۆرم و لەسەر ئاستی ناوەڕۆک تۆ کاریگەر بپیان بەس یا هەر لەسەر ئاستی فۆرم کاریگەریان کردە سەر تۆ ناوەڕۆک خۆت ناوەڕۆکی خۆتت دروستە کرد وەڵاهی هیچ شتێک بێ کاریگەری نابێ من لەژێر کللتوری ماڵەوەمانە یەکەم شعرم نووسیوە شعرێکی زۆر سادە ساکار کاتێک نووسیم 28 پێشمەرگەی قارەمان لە
22 مانگی 1963 کەوتنە کەمینی بەشێک لە سوپاکەی زەعیم سدیقەوە کە ڕویان لە ناوچەی گەرمیان کردبوو. ئەی پێشمەرگەی قارەمان خەباتکەری نیشتیمان بەرزکەرەوە ئاڵای غەمگینت با لە داخا شەق بەرێ دژمنی ژینت شتێکی ئاوا ساکار و سادە بوو. یعنی ئەتوانین بڵین هەر نەبووە بە شعر من بەڵام دواتر کە ئەدۆنیس و ئینسل حاج و با بڵین یوسف الخال و بەدر شاکر سیابووانم خوێندەوە کاتێ گۆواری شعر 69 خوێندەوە گۆواری العاملون في النفط ئەهل النفط ئەوەی کە لە کەرکووک دەرەچوو سەردەمێک جەبرای ورایم خەبر جەبرا سەرنووسەری بووی العاملون في النفط سەرگۆن پەلست تیانوسی جاندەمۆ تیانوسی یوسف الحەیدەری تیانوسی فازل عەزاوی تیانوسی ئەمانە هەموو کاریگەریانە بوو کاتێ ئەو دنیایم دۆزیەوە دواتریش کاتێ دیوانی المەسرح والمەرایای ئەدۆنیسم خوێندەوە ئەوە یەکەم دیوانی ئەدۆنیس بوو خوێنمەوە ینی ئاوا با بڵین گڵەکەمی دووبارە شێلایەوە دروستی کردمەوە وە کاتێکیش لە وابزەم لە ژمارە دوی گۆڤاری شعر 69 عێراقیە بوو ساڵی 1969 قەسیدەی هذا هو ئیسمی ئەدۆنیسم خوێندەوە بە تەواوەتی ئیتر وازم لە دنیای کۆنی هێنا و هاتمە گیانی تازەوە لە زۆر چاوپێکەوتنا وتومە من هۆنراوەی ئەم کوولەکانە ئەشکێنم لە ژێر کاریگەری هذا هو ئیسمی ئەدۆنیسە بنووسیومە بەڵام کاریگەریەکە نەبووە بە لاساییکردنەوە بە پێی ڕخنەی ئێستا ئەبێ بە دەقانگیری لە هەندێک شوێنە مەسەڵەن ئەم کوولەکانە ئاشکێنەمەمە باوەڕی منە ئاگرەکەم ناتوێتەوە تەمەنی من بڵێسەیەکی بێخۆڵە مێشە بەم شێوەیە ئەمە ئیقاعی هەیە ڕیتمی هەیە بەڵام ڕتمێکی ناوەیە ئەم ڕیتمە ناوە لە هینەوە فێر نەبووم لەو شعرانی دایکم و باوکمەوە فێر نەبووم لە ڕیتمی هازاوە ئیسمی و المەسرح والمەرایا و با بڵێن شارەکانی محەممەد ماغوت و ئینسل حاج و سەرگۆن پۆلس و یوسف الخالوانەوە فێر بوو. بەڵێ مامۆستا هەر لەو تەمان لە مناڵی دەرچوون حەزاکەم قۆناغەکانی ژیانە تەرهەمی بەسەرکردنەوە بەڕاستی لە کاتی بەرنامەکەمان ڕەنگە بەژنەکە بەڵام ڕاستەخۆ دێنە ناو باسکردنی شەعر و دنیای شعرەوە ینی هەندێک کەس پیان وایە کە بە شێوەیەکی گشتی دین و بە تایبەتیش ئیسلام زۆر لەگەڵ شعر و لەگەڵ ئەو فۆرمە لە شعرەکە شعری یاخیە هەڵناکە بەڵام ئەوەی کە تێبینەکەین تۆ بەبێ ئەوەی کە ڕادیکاڵانە ئیسلام یا کولتوری ئیسلامی ڕەت بکەیتەوە توانیتە پەرە بە ئەزمموی شعری خۆت بیت و تەنانەت پێ دوایە کە ئیسلام و شعر لە زۆر شوێنایەکان گیرن و دژاتێک نە لە نێوانێ پێم وابێت لەناو عەرەبەکان ئەدۆنی زۆر لەگەڵەوەیە کە ئیسلام لەگەڵ شعرە هەڵناکە و کۆمەڵی مفەکری سیکۆلاریشان هەیە کە شاعیر و لێکۆڵەر ئەمڕە دووبارەکەنەوە بۆی کە ئیسلام دوژمنێکی سەرسەختی شارە تۆ چۆن لەم ئەجواء دینی و مسلمانەتیا پەروەردە بوویت لەوان کە تشابووی بە یەکێک لە شاعیرە دیارەکانی ئێمە ینی چۆن تەماشای ئەو تێڕوانی ناکەی تۆ پشت بەخوای گەورە من ڕۆژی چوارشەمە بەڕۆژوم ئەم چوارشەمەی کە ئەم ڕەمەزان کرد بەڵێ ئەم ڕەمەزانە بەڵێ و لەم خاڵەوە قساکەم بەڵێ ئیسلام لە سەرەتاوە هەتا ئێستاش مەگەر هەندێک کەس هەندێ مەلا و مامۆسا ڕێزم هەیە بۆیان بە فتوای تایبەتی خۆیان بێن جۆرەکانی شعر قەدەغەکەن هەر بۆ نمونە شتێکت بۆ گەڕمەوە لە مێژووی ئیسلامە لە فەتحی مەککەیە کەعبی کوڕی زوهەیر کەسێک بوو پێشتر ئازاری مسلمانەکانی دابوو هەجووی پێغەمەری کردبوو حەزم نەکرد ئەوە بڵێم لە ڕێگای براکەیەوە لە ڕۆژی فەتحی مەککەیە هێنایان بۆ لای پێغەمبەر درودی خوای لێبێ لێی ببورێت قەسیدەیەکی خوێندەوە لە ڕۆژی فەتحی مەککەیە ڕۆژێکی کە ناڵێم قەسیدەیەکی خوێندەوە تقریبا قەسیدەکە 280 قسوور دێڕە 36 دێڕی یەکەمی شعرەکە بانە سوعاد و 36 دێڕی یەکەمی باسی جوانی ڕنگ و ڕووی سوعاد ئەکا باسی جوانی هەموو ئەندامەکانی سوعادەکە لە پێشیشەوە و لە پشتیشەوە
و پێغەمبەر درودی خوای لێبێ گوێی لە قەسیدەکە گرتووە قەسیدەیەک ئەگەر 280 قسوور دێر بێ لە ڕۆژی فەتحی مەکەیە بیخوێنێتەوە شاعیرێکی شاعیر بیخوێنێتەوە و بەدەنگ بیخوێنێتەوە بێگومان سەعاتێکە خایەنەیە ئەی گوێی لێ گرتووە ئەمە ئەبێتە سنەتێک بۆ ئەوەی کە هیچ وشەیەک لە ئیسلامە قەدەغەنیە لە شعرە بەکاری بێنی مەگەر مەلایەک خۆی بە فتوای خۆی یا شێخێک یا مامۆستایەک با هەر مەلا نەڵێ خۆم شێخم با شێخێکی یا شێخێک بە فتوای خۆی حرامیکە لە ڕۆژی ئوحودا پێغەمبەر درودی خوای لێبێ بە هینەڵێت بە حەسانەڵێ هەجویان کە ئوهجوم فیداکە ئەبی و ئومی تا حسێن ئەڵێ ئەوە یەکەم جارە پێغەمبەر بە یەکێک بڵێ فیداکە ئەبی و ئومی حەسان تا حسێن ئەڵێ ئەو ژوێنانەی حەسانی کوڕی سابیت بە قورەیشی داوە ئەو ڕۆژە ئەمەندە پیسن من لە ڕووم نابی خەمە سەر کاغەز پێغەمبەر گوێی لەو شعرانە گرتووە ئیتر کێ هەیە بڵێ وشەیەکی شعری هەیە حرامە حەسان لە شعرێکە من لەو کتێبی سۆفی گەرێتیەما کە دوێنێ دەرچووە ئەوەی پێشوونەوەی دوێنێ دەرچووە بەڵێ مێژووی سۆفی گەرێتی ئەڵێ ئەی قوڕەیشیەکان لەبەر خاتری پێغەمبەر نەبێ نێر و مێتان نایەڵم واواتان لێکم ئەمە گوایە خاتری پێغەمبەری گرتووە مامۆستا ئەوەیشی کە لە مێژووی ئیسلامە ئەیبینین پێم وابێ چەند شاعیرێکن کە کوژراون یەکێک لەوانە پێم وابێ متەنەبیە بەڵام متەنەبی لە شەڕی ویستم ئەو تێبینێ بەم کە کوشتنەکەیان لەسەر شعر نەبووە و لەسەر هۆکاری دینی نەبووە کاتێکا متەنەبی هەجووی دایکی ئەو پیاوەی کرد بەڵێ هەر بە سوتفە ژوا بزانم لە شعرێک ئەڵێ من ئەو کەسەم کە الخيل والليل والبيداء تعرفني والسيف والرمح والقسطاس والقلم ئەی ناسنەوە کە ئیتر دێتە شەڕشم سوارچاک بووە متەنەبی بەخۆیشی نازیوە ڕێگەیان ئەگەر سەیری شعری متەنەبی بکەین تەمەم دیعاە ناکەم کە لە شعری متەنەبی تێگەشتم بەڵام خوێندومەتەوە بە شەرح و هەوڵماوە بەڕاستی تی بگەم خۆتە زانی شاعرێکی ئەجگار بەرزە متەنەبی هەر لە ناوەکەیەوە ئیحایۆماناتێک کە ئیدعای پێغەمبەراتی یعنی بەڵام لە ژێر سوڵتەی دینیشە لەسەر ژێر سوڵتەیەکی ئیسلام تەمەن مسلمانانە ژیاوە بەبێ ئەوەی کە بشکوژرێ ینی والحاڵ لەسەر ئەڵێم لەسەر هینەکە بکوژێ لەسەر شعرەکانی چەنا شاعیری وەکو شاعری ملحید ئەبوو نەواز ئەبوو عەلای مەعەڕی بەشاری کوڕی بەرد عومەری کوڕی ئەبی ڕەبیعە کە پێم وابێ شعری تەعەڕی و ئەوانەی بەڵێش هەتا تەنان شعری پۆرنۆ ڕووتی هەبووە کە بەسەر جستی ئافرەتا و تووتی ئەمان هەمی ژیان والحاڵ ئەتوانین ئەوە بدۆزینەوە کە لە خودی خۆیە دەسەڵاتێکی دینیە دەسەڵاتێکی ئیسلامی ڕەنگە لەگەڵ شعرا کێشەی نەبێ ئەوەی کە شەخسەکان کێشەکە دروستەکەن ئەگەڕێنەوە بۆ سەردەمی خولەفای ڕاشیدین حوتەیئە لە هاوچەرخی ئیمامی عومەری کوڕی خەتاب بووە هەجووی هەزار کەسی کردووە جارێک گیرا بەڵام لەبەر خاتری مناڵەکانی بەردرا یعنی سزانەدرا لە زمانی هارونە ڕەشیدە لە زمانی ئەمین و مەمونە لە فترەی معتەسەمە لە کێ بالله و ئەعوذ بالله و لە هەموو بیللاکانە شاعران باسی هەموو جۆرەکانی شعریان کردووە غەزەل باسی خەمریات تەنانەت لەو شتانەش دەرچوون باسی غیلمانیاتیان کردووە یعنی بەڵام کەسیشان بە هیچ فتوایەک نەکوژراون بەڵام شاعرانی سۆفی مەسەلەن حەلاج بە فتوای با بڵێین پیاوانی شەریعەت لە سێدارە درا و دوایش جستەکەی سووتێنرا و خرایە ئاوی دژلەشەوە ئەمە هەیە سەهرەوردی بە فتوای پیاوانی ئاینی دیمەشق خنکێنرا و لەناوبرا لە باسی سۆفیزما دێنەوە سەر سۆفیەکان دێنە سەر ئەزمموی ئەمە فتوای شخصیە ناچێتە خانەی ئەوەکە ڕۆحی ئیسلام ئەم فتوایەتی باش کەواتە تێگەشتەکان بۆی سام شتەکە گۆڕێ حەزەکەم بێنەوە سەر ئەزمموی خۆت تۆ یەکێکی لەوانەی کە ئەتوانین بەدەست پێشخەر لە تازەکردن و شعری ئێمە لە قەڵەمت بین یعنی وەک خۆشت باس کرد لەژێر کاریگەری شعری عەرەبی و هەندێک شاعری عەرەبیە بووی بۆ ئەم تازەکردنەوە ئەمە یەک پرسیارکەم لێرە ئەوەیە مامۆستا ئایا شعر نوێگەری لە شعرە
یەک جار یەک قۆناغە ئێمە ئێستا بۆ نمونە کاڵی شعری نوێی کوردی یعنی ئەم قسەیەکی زۆر گشتگیرە یعنی شعری نوێی کوردی مە بەسمان چێ ئایا لە گۆرانەوە دەستپێکا لە دوای گۆرانەوە دەستپێکا لە دوای گروپی گفرەوە لە دوای گروپی ڕوانگەوە یعنی شعری نوێی کوردی چییە یا پرۆسی نوێگەری خۆی پرۆسێکە کە بەردەوام لە تەقینەوەیە یا بەردەوام لە خۆ نوێکردنەوەیە تۆ لەگەڵ کام لەم بۆ چۆنانە بەڕای من پرۆسەی نوێکردنەوە بەردەوامە یعنی ئایا ئەحمەدی خانی کاتێ کە مەموزینی ئەبە و دووبەیتە نووسی بە دووبەیتی نووسی ئەنجا ئەو ناوەڕۆکە جوانەی بۆ هێنا ئەنجا هەوڵێکی گرنگیە هەوڵەکەی ئەگەر چی لاساییکردنەوەی فیردەوسی بوو لە شاهنامەیە ویستی هەموو زاراوە کوردیەکان کۆکاتەوە لە مەموزینە بەڵام نەیتوانی و سەری نەگرچونکو بۆ لێرە لە پایتەختی بابانەوە لە قەڵاچۆلان نالی هاتەکایە و سێکوچکەی بابان پیا بوو ئیتر با بڵێن زمانی سۆرانی کە من ناوی دەنێم زمانی سلێمانی نەک سۆرانی چونکو تەنها و تەنها شاری سلێمانی بەم زمانە قساکا و ئەبێ قبوڵیشی کەین کە ئەمە زمانی ئەدەبی بێ زمانی سلێمانی چونکو هەموو عەرەب قبوڵی کرد کە زمانی قوڕەیش زمانی ئەدەبی بێت ئێمە ناتوانین بەهەڵە چووە ئەڵێن زمانی سۆرانی بەهەڵە چووە بچۆرە کۆیە بچۆرە شەمچەماڵ بچۆرە قەڵاجزێ بچۆرە ڕانیە خۆ نزیکن خۆ سەر بە سلێمانی بەم شێوەی سلێمانی نادوێن کەواتە ئەمە تایبەتە بە سلێمانیەوە و ئەبێ هەمومان لەم سەری کوردستان تا ئەو سەری کوردستان ئەمە قبوڵکەین لەسەر نوێگەریەکە بەردەوام لەسەر نوێگەری بەردەوامی بەڵێ دواتر کە نالی هاتەکایەوە تۆ بڵێ دوایینە نالی خۆی لە خۆیە دووبارە نوێگەریەکی کە بوو بۆچی نوێگەری مەموزین جا بوو یخانی لە مەموزینە نالی هات بە زمانێکی نۆ نوێگەری هێنایە سەر شۆڕشێکی تری کرد شۆڕشێکی زمانەوانی بوو شۆڕش شەرت نییە هەر لە وێنەی شعری و لە خەیاڵ و لە کەرەسەی شعریا بکرێ یعنی لە زمانی شعریا شۆڕشێکی کرد دواتر ئایا ئەتوانین شعری بەیانی بوو لە خەو هەستامی پیرەمێرد بخەینە هیچ خانەیەکەوە لە خانەی نوێگەری بەولاوە ئایا لە هیچ شعرێکی سالم و کوردی و بێسارانی و مەولەوی یان نالی ئەچێ ئەو شعرەی پیرەمێرد یان ئەم ڕۆژی ساڵی تازەیە نەورۆزە هاتەوە ئایا ئەمانە تازە نین ئەمەی نوێکرد پیرەمێردیش نوێکەرەوەیشیکەیە هەر هاوچەرخی پیرەمێرد گۆران و نووری شۆخساڵح بە تایبەتی گۆران گەورەترین نوێکەرەوەی سەردەمی خۆی بوو من لەگەڵ ئەوەیە نیم بڵێ نوێکردنەوە لەم قۆناغەیە وەستا و لە فڵان شاعیرە ئەوەستێت نوێکردنەوە لە حەفتاکانیشا بوو دواتریش لە هەشتاکانیشە برادەرانی پێشڕە و هەر ئەوانەی بە جۆرێ لە جۆرەکان نوێکردنەوەیکی تریان لە شعری کوردیا بەرپا کرد نوێکردنەوە هەر بەردەوامیشە ئەم ساڵنا ساڵێکی کە دە ساڵنا دە ساڵیکە زۆر بە کورتی پرۆسەی نوێکردنەوە لە لای ئەو شاعیرانەی کە بەڕاستی شاعرن هەمیشە بەردەوامە وەکو چۆن پرۆسەی بیناسازی و معماری هەمیشە لە گۆڕانکاری بەشێک لە مناقەشەمانە خینە بەرنامەی داهاتوو لەسەر شعر لەسەر ئەزمموی تۆش زیاترەوەستین بەڵام با لەو بە پرسیارێکی ئەگەر بە کورتی جواب بیتەوە ئازێ دەبێت تۆ لەوانەیت کە پێدوانیە شعری نوێ دژی شعری کلاسیک بێ ڕوتێکمانەیە بەردەوام ڕوتی نوێکردنەوەیە کە ئەڕوا ینی هەندێک پێیان وایە کە شعری نوێ یا شعری مۆدرن پێچەوانەیە لەگەڵ شعری کلاسیکایە دژی شعری کلاسیکە ئەوێ شعری کلاسیک پسڕێتەوە تا چەند تۆ لەگەڵم بۆ من یەک شتەڵێم من ئەڵێم ئەوانەی هەموو کللتوری شعری کلاسیکی کوردیان دەخوێن بێتەوە مەحاڵە بتوانن تەجاوز بکەن هەموو شاعرێکی نوێخواز پێویستە کۆن هرس کات لە هەموو هونەرەکانی شعری نالی و مستەفابەگی کوردی و با بڵێن پیرەمێرد و وەفایی و زێوەر و ئەو شاعرە گەورانە بزانێ دواتر لەسەر بنەمای ئەو تێگەیشتنەی خۆی لەو شعرانە بێت بیناغەی نوێگەریەکی کە ڕاخات ئەگینە ناتوانێ نوێگەریەکی سەرکەوتوو بێ سپاس بە مساجان بۆم بەرنامەیە لێرە ئەوەستین
لە بەرنامەی داتوە لەسەر ئەزمموی شعری تۆ ئەوەستین پێشکەکە دواتریش لەسەر سۆفیزم قساکەین کە تۆ بابەتێکە دوو کتێب بدێ لەبارەی گرنگی پێیت و لە شعری شاڕەنگیاوە ئەوەیشم حەز دەکرد بڵێم لە باسی شعری نوێ بەهار بە کورتیڵێم من یەکەم شعری نوێم ساڵی 1969 لە گۆڤاری ڕزگاریە بڵاو کردەوە کە لە سلێمانی دەرەچوو ئەوە وەکو دقێکی نوێ بوو وەکو بەیاننامەیەکیش بوو ئەتوانێن بیخوێن لە بەرنامەی داتوە لەسەر قساکەین سپاس جارێ بۆ ئەم بەرنامەیە سپاس مامۆستاجانی ئینشەڵا لە بەرنامەی داتوە هیوادارین فرسەمان بدرێتەوە ژیان فرسەمان باوە خوا فرسەمان با کە بتوانین بەرنامەی داتووکەین بەڕێزان خۆشەویستان ئەمە بەرنامەی یەکەممان بۆڵقەیەکەم بوو لەگەڵ مامۆستای خۆشەویست و شاعیری گەورەمان مامۆستا لەتیف هەڵمەت لە بەرنامەی داهاتووە لەسەر وەکوتم لەسەر بەشێک لە ئەزمموی شعری مامۆستا لەتیف هەڵمەسین دواتریش لەسەر سۆفیزم قساکەین بۆ بەرنامەی داهاتووتریش کتێبە نایەبەکەی ئۆشۆ نهێنیەکانی ژیان کە لەلایەن ئازاد بەرزنجیەوە وەرگێڕاوە بۆ زمانی کوردی و ئەندێشە بۆ چاپ و بڵاوکردنەوە بڵاوکرێتەوە لەسەر ئەو کتێبە ئاوەستی نەگەرتا و کاتە بتوان بخوێن و شتێکی باشە بێ تا بەرنامێکی تر تا دووتوێکی تر بە ئومێدم خەریکی خوێندنەوە بن یاخود خەریکی کارێک بن لە خوێندنەوە گرنگتر بێ سپاس بۆ تۆش مامۆستا.